بەڵێ زۆر بۆ واسطە تەعینات هەیە بەپارە هەیە ئەی بۆ ئێمە تەعینات نییە ئەوە ئەڵێن دوێنێکە نازانم نۆ کەس عەقدیان بۆیان کردووە ئەی بۆ ئێمە تەعینات نییە سەبەبەکەی چییە؟ ئێمە مەچێنەمین جارەدین لێرە مزاهەراکەین کەسێک نایە جوابمان بداتەوە بڵێ ئەڵێ ئێوە چیتان پێویستە کەسێ نایە بەلامانە تا ئێستا ئەمە پێنجەمی جارە خۆپیشاندانەکەین لە بەردەم پەروەردەی کەرکووک لە بەردەم بینای مەحافەزەی کەرکووک بە هیچ شێوەیەک هیچ بەرپرسێک نایە بەدەنگمانەوە من 2015 ئەو 6 ساڵم وڵی تێمانە لە 2009 دەوە تا ئێستاکە بە هیچ شێوێ تەعین نەبوونە تەعینات هاتووە بۆ پەروەردەی کەرکووک بەڵام کە بەس ئەوەی واستەی هەبێ و پارە بدات یەکێ مەسئول بناسێ بەس ئەوەیە بۆ ئەوانە سێک جوابمان ناداتەوە لەسەر ئەم شەقامانە وەستاوین پێیان ئەڵێن یعنی عەقدمان بدەنێ ئەڵێن بڕۆن لە مەکتەبەکان هیچ ئەوامر ئیداریمان نادەنێ ئەگەر ئەوەشی عەفوەن عەدەم ممانەعە ئەگەر بشمان دەنێ دێن بۆ تەربیە لە تەربیە تەصدیق ناکرێ یەکێکیان خۆمم 2020 هەبوو هاتم بۆ ئێرە ئەڵێن بەس قەراری 2019 بەڵێ ئەوانە هەر کەسە خۆت ئەزانیت ئەو کەسێک کە واستەی نەبێ و کە پشتی نەبێ ئەکید بەری ناکەوێت لەو دامەزراندە فە ئێمە هیوادارین ئەم قەراری 315ەیە کە ئێمە خەریجی زۆر کۆنین یەکێکیان خۆم 7 ساڵم تەخەڕوجم کردووە بە هیچ شێوەیەک یعنی تەعینم دەست نەکەوتووە و هەر تەقدیمش ئەکەین و هیچمان نەتیجە نییە